بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان بێ بینەرانی عزیز خۆشحاڵم لە هەڵبژاردن لەگەڵتانە بم بۆ قسە و باسکردن لەبارەی هەڵبژاردن لە عێراق و هەرێمی کوردستان 11 لە تەواوی عێراق بۆ پەرلەمانی عێراق ئەنجامەدرێت. بۆ قسە و باسکردن لەسەر تەوەرەکەمان هەڵبژاردن لە نێوان ماف و ئەرکدا میوانداری بەڕێز ماسا کامەران فەتاحمان کردوەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان. ماسا کامەران سوازمان بەڕێزم. ماسا کامەران خۆی قسەیەکەیە وترێت 33 ساڵ بەرەوژوورە لە هەرێمی کوردستان حکمڕانی کوردیەکرێ هەڵبژاردنیش دووا کەوت بێت چەند مانگێک یان ساڵێکەوانە هەر هەڵبژاردن کراوە، بەڵام دەوترێت هەر پارتی و یەکێتیە بین لە ڕیزیەکەمان هەڵبژاردن بۆ بێ کە باز لە هەڵبژاردن نەکرێت هەڵبژاردن واتە دیاریکردنی نوێنەرێکی دنی دەوڵەتێکی دیکە و دروستکردنی بەڵام عەفو حکومەتێکی دیکە ستافێکی دەسەڵاتی دیکە ئەمە چۆن دروستە بێ؟ یعنی ئەمەی کە ئێمە باسیەکەین هەڵبژاردن بۆ هەڵبژاردن ئەمەیە کە سیاسیەکە ئەوێ لە ڕێگەی هەڵبژاردن و گۆڕانکاری بکە، بەڵام ئەلێرەیە بابەتێکی ئەوش بابەتی ئەوەی کە بەڕاستی خۆی کە پێشترش بسەر بەوەی کە عادەتەن لە پرۆسەی هەڵبژاردن نابێ لە هەر پرۆسەیەکی دیکەیە بێ ئەو خەڵکانی کە لە ناو دەسەڵاتان کەواتە لێرەیە بابەتی هەڵبژاردن یەکێک لە خاڵە ئێمە بتوانین سیستەمێکی حکومڕانی دیکە دروستکەین لێ بکەینەوە بۆ پرۆسی هەڵبژاردن یەکێک لەو شتانەی کە بەڕاستی هەڵبژاردن ئەمەیە کە خەڵکی بیرروباوەڕی پێی عەرزەکە، یعنی وەکو حیزب یا وەکو یعنی تاشێک لە ناو کۆمەڵگەیەکە بیرروباوەڕێکە ئێتە ئایا بیرروباوەڕێکی ئیسلامیە، بیرروباوەڕێکی عەلمانیە، بیرروباوەڕێکی هەر بیرروباوەڕێکی هەبێت لە ڕێگەی هەڵبژاردنەوە عەرزی بیرروباوەڕەکەی خۆیت، واتە ئەو کەسانەی کە لە پرۆسەی هەڵبژاردنە بژدار ئەبن یەکێک لە ڕێگاکانی ئەوەیە کە من هەڵگری خاوەنی ئەم بیرروباوەڕم. بۆیە ئێستش کاتێککە ئێمە لە کوردستانە کە خەڵک بەنازیەوە باسەوە کە زۆرینەی خەڵکی کوردستان کە هەڵگری بیرروباوەڕی ئاینی دۆزی ئیسلامە کە ئەمڕۆ بەڕاستی بەداخەوە بە شێوان کە خەڵکی مسلمان و خەڵکی ئیسلامیان لێک جا کردوێتەوە بەوەی کە لە ئەساسە هەردوو لایەن یەک بابەتن، بەوەی کە خەڵکی بیرروباوەڕێک کە خەڵکێکی ئیسلامی بێ یا خەڵکێکی مسلمان بێ هەردووکیان حەزیان لەوەی کە بیرروباوەڕی خۆیان عەرزکەن، بەڵام هەر یەکە و لە ڕێگایە. کەواتە ئەمە خاڵێکە بەوەی کە کاتێک ئێمە باز لە هەڵبژاردن نەکەین ئەمەیە کە مرۆڤ بیرروباوەڕی خۆی عەرزەکە لە بابەتی هەڵبژاردن. یەکێکی تر لەوانە گۆڕینی سیستەمەکەیە، یعنی گۆڕینی دەسەڵاتەکەیە. گۆڕینی دەسەڵاتەکەش بەم شێوازەیە کە خەڵکی ئەڕۆن بەشداریەکەن لە هەڵبژاردنە ئەو کەسانەی کە ئەتوانن خزمەت بکەن خەنە سەر دەسەڵات، یعنی ئەو کەسانی ئەتوانن خزمەت بکەن خەنە سەر دەسەڵات. بۆیە ناکرێت لە ناو کۆمەڵگەیە کاتێک کە پرۆسەی هەڵبژاردن دێت و ئێمەش بابەتێکمانەیە کە بێڵن بابەتی بەشداری سیاسی، لە بەشداری سیاسیە خەڵکی مافێتی بەشداری سیاسی بکە، بەڵام لە هەمان کاتیشە بەرپرسیارەتیە، واتە هەڵبژاردن مافێکە بە مرۆڤ بدرێت، بەڵام لەو لاشەوە بەشداریکردن لەم پرۆسەیە بەرپرسیارەتیە. بەرپرسیارەتەکە بەرامبەر بەشیە، بەرپرسیارەتەکە بەرامبەر بەوەیە چێ خزمەت ئەکا وەچی ئەتوانێ خزمەت بکە وەچی ئەتوانێت نوێنەرێکی باش بێ خاڵی سێم کە بەڕاستی ئەو کاتە ئەمانە ئەبێ دیاریکرێن. بۆیە ئەڵێ وەکو وتراوە ئەڵێ مرۆڤ و کۆمەڵگاکان پێناسەیان بە نوێنەرەکانیانەوەیە، پێناسەیان بە نوێنەرەکانیان، یعنی مەگەر بۆ مێژوو بگەڕێنەوە بێ مێژوو. هەندێک جار لایەنە عەرەبەکان، هەندێک جار لایەنە حتا لایەنە ئەوروپیەکانیش کە وڵاتانی عەرەبی قەنەعەتیان پێکردن کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی مسلمانیە، ئەو کەسانی کە نوێنەرایەتیانە کرد خەڵکێکی هەڵگری خاوەن بیرروباوەڕی ئیسلامی نەبوون، بۆیە خەڵکێک بوون هەڵگری خاوەن بیرروباوەڕێکی ئەوروپی ئەلمانی چەپی بوون. بۆیە لێرەیە ئەم نوێنەرایەتی بە نوێنەرایەتێکی مسلمانەتی وێنە نەئەکرا. بۆیە زۆر گرنگ کە بەڕاستی ئەم سێ خاڵە جەوهەریە لە بابەتی بەشداری هەڵبژاردنە زۆر بە هەند وەریگرین. ئایا ئێمە هەڵگری چ بجۆرە بیرروباوەڕێکین لە بابەتی بەشداریکردنی هەڵبژاردنە عەرزێکین، کاتێک کە ئەمانوێت دەنگ بە لایەنێک بدەین
ئەم لایەنە ئایا هەڵگری بیر و باوەڕەکەی ئێمەیە و ئایا ئەم لایەنە ئێمە بە تەمەنی ئەتوانێ و خزمەتە بکە و ئایا ئێمە ئەو لایەنەی کە ئەمانەوێت لە پرۆسەی هەڵبژاردنە بەشدار بین و دەنگی پێ بدەین ئایا ئەتوانێت نوێنەرێکی باشمان بکە و ئایا ئەگەر لە ماڵەوە دانیشتوین ئەوانەی کە سەرئەکەون ئێمە هۆکارین بۆ ئەوەی کە سەرکەوتوو بوون ئەمە بەڕاستی یەکێکە لە خاڵە جەوهەریەکانی بابەتی هەڵبژاردن. باشە ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ماوەسە کەمەران بینیمان ئەم جارە خراپ نەبوو ڕێژەی بەشداریکردن بەڵام بینی ومانە دەسەڵات ئیتر بە پلانە یاخۆت ئەوێت حکومڕانیەکەی ئاوا بەردەوام بێ ئەوە بینین 11 مانگە پەرلەمان نەکۆبۆتەوە نەدەستەکەی دیاری کراوە نە هیچ ئەمە وا ناکات خوێندنەوەیەک لەسەر تاکی کورد دروستکە لەوەی کە بڵێ خۆ من چوون بۆ دەنگدان خۆ من بەرپرسیارەتەکەم کرد خۆ من بە مافی خۆم هەڵسام بەڵام هیچم لە عەرزی واقعا نەبینی چۆن ئەمە پوچەڵکەینەوە ئەم دیدگای دەسەڵات بۆ تاکی هاوڵاتی چۆن پوچەڵکەیتەوە خۆی ماوەسا سالار هەموو کاتێک دەسەڵات حەزی لە بەشداری ئەو کەسانە نییە کە پێچەوانەی سیاسەتی دەسەڵاتن واتە دەسەڵات بۆ مانەوەی خۆی حەزی لە بەشداری زۆرینەی خەڵکی نییە چکە بابەتی هەڵبژاردن بابەتێکی زۆرینەیە ئەین کێ زۆرینە بێ ئەو کەسە ئەتوانێ گۆڕانکاری دروستکە ئێمە بمانوێ نەمانەوێت ئێستاشی لەسەر بێ ئێمە نەبوو ینی ئەو کەسانەی کە غەیری یەکێتی و پارتین نەبوونەتە زۆرینە بۆیە بابەتی زۆرینە ئەتوانێت گۆڕانکاریکە کاتێک کە دەسەڵات لە کوردستان یەکێتی و پارتی ئەیانەوە خەڵک بێئومێدکەن لە بەشداریکردن ئەی خێرە خۆیان پارە ئەبەخشنەوە ئەی خێرە خۆیان سەروەتی ئەم وڵاتە ئەبەخشنەوە بۆی بەشداری بکەن ئەگەر بەشداریکردنی هەڵبژارین کاریگەری نییە و ڕۆڵی نییە ئەی باشە خێرە ئەم هەمووە هیلاکەتی و خێرە لە پەرلەمانی لە هەڵبژارنی پەرلەمانی کوردستانە لایەنێکی دەسەڵات چەند مانگێک پرۆسی هەڵبژارنی دواخست کەواتە بابەتی هەڵبژاردن خاڵی جەوهەریە بۆ گۆڕانکاری بەڵام ئەم گۆڕانکاریە بەڕاستی هەندێک جار ئێمە لە بابەتی گۆڕانکاری لەوە چێ کەم هۆشیارتر بین یعنی سیرکەن ئێمە ئەم هەڵبژاردنەی ئەم جارە بابەتی عێراقە بابەتی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان بابەتێکی دیکە بوو هەر لە ڕێگاوە کۆمەڵی دادگەری ئەو پەرلەمانی ڕەفز کرد ئێخۆ کاتێک کە جارێ پەرلەمانێک ڕەفزەکەین مانای ئەوە نەی هەموو پرۆسەیەکی هەڵبژاردن ڕەفزەکەین ئەلەو نوقتانەیان پێکاوە ئەلەو نوقتا ئەم هەڵبژاردن ڕەفزەکەین لەبەرەوەی لە هەنی دەرەشی کاریگەری لەسەری هەبووە لەبەرەوەی ئاڕاستەکە بە ئاراستەیەکی دیکە براوە بەڵام پەرلەمانی عێراق ئەلێرە بابەتێکی دیکەیە بابەتی نوێنەرایەتی میلەتێکە یعنی ئایا ئێمە ئەمانەوێت خەڵکێک نوێنەرایەتیمان بکە ئاگامان لە هیچ نەبێ خەڵکێک نوێنەرایەتیمان بکە لە عێراق هەموو سەرۆت و سامانەکە بن کەس ئاگای لێ نەبێ ئەوەی چێ بوو هۆکاری ئەوەی کە ئەو ئاراستە سیاسی هەرێمی دەسەڵاتی یەکێتی و پارتی لە عێراقا بۆ خەڵکی ئاشکرا کرد یعنی ئێمە بمانوێ نەمانێت گۆڕانکاری کراوە بەڵام ئێمە ئەتوانین شتێ بڵێن لە ئاستی تموحی خەڵکییانە بەڵام گۆڕان خۆی ئێمە دوو جۆ گۆڕانکاری هەیە لەناو کۆمەڵگەیە لەناو لە سیستەمی دەسەڵاتی سیاسی ئەوکە لە بابەتی زانستی سیاسیا باسەکرد یەکێک لەوانە هەڵبژاردنە یەکێکیش لەوانە شۆڕشی چەکداریە ئێخۆ شۆڕشی چەکداری بابەتێکە کە گۆڕانکاری زوو دروستەکە بەڵام ئایا ئەمە قازانجە بۆ میلەتی لێکەوتەکانی خراپ ئایا لێکەوتەکانی شوێنە کاتە ئێمە ئێستا خەڵکی ئێمە پێویستە لە بەشداری پرۆسی سیاسیە گۆڕانکاریەکان هێواش دروستکە یعنی سەیکە مامۆستا سالار ڕۆژێک با بڵێن قوتابیەک لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان لە سویسرا بە مامۆستاکەی ئەڵێ مامۆستا خۆزگەم بە ئێوە ئەم وڵاتەتان هەیە مامۆستاکەش پێ ئەڵێ ڕۆڵە ئەم وڵاتە خەباتی چەند سەدەیە خەباتی چەند سەدەی مەدەنی خەڵکی سویسرایە ئەم وڵاتی دروست کردووە بەبێ ماندوو بوون بە خەباتێکی سیاسی بەردەوام ئەوەی ئێوەش لە وڵاتی خۆتانە حکومتانەکە ئێوە یەکێ لە کێشەکانتان لە کاری سیاسی و پرۆسی سیاسی بەشداری سیاسی ئەم بەردەوام نین ماندوو ئەبن کاتێک کە دەسەڵات هەمیشە جا بێڵ ئەڵێ هەمیشە دەسەڵات ناهێڵێ بەدیلی بۆ دروست بێ ئەڵێ کاتێک کە دەسەڵات ناهێڵێ بەدیلی بۆ دروست بێ ئەو خەڵکانەی ئەیانەی ئەو دەسەڵاتە بگۆڕن ماندوو ئەبن بێتاقەت دەبن بۆیە بەڕاستی بابەتی گۆڕانکاری و پرۆسەی گۆڕانکاری و
گۆڕینی سیستەمی دەسەڵات و گۆڕینی نوێنەرایەتی بمانە ئەمڕۆ بەڕاستی ئەمڕۆ باسەکە باسی حکومڕانی نییە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بابەتەکە نوێنەرایەتیە نوێنەرایەتی خەڵکی کوردستانە لە عێراق ئایا خەڵکێک نوێنەرایەتی بکە کە بە دزی و بە بێ ئاگایی هەموو سەرۆت و سامانەکەی لە ملاولایە بەشکە یا خەڵکێک بێ ئەم شتانە هەمووی بەڕاستی بۆ خەڵکی کەشفکە مامۆستا سەر ئەوەی ئەمڕۆ ئێمە پێگەیشتوین من یەکێک لە پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری کە پێشتر پەرلەمانتار بوو شتێکی زۆر جوانی باس کرد وتی ئەوەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان نەوت ئەفرۆشێ بە سۆمە ئێمە زۆر لە ڕابردوو باسمان کرد مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید ئەڵێ بەڵام ئێمەیان بە خاین ئەبینی ئێستا خۆیان ئەیفرۆشن ئەی باشە ئەو زەخت و زۆری ئەو پەرلەمانتارانە نەبێت کە ئەم بابەتانە کەشفەکە خۆ چەند ساڵی ڕابردوو ئەمانە هەموو شتێکیان کردو بە خۆیان بۆیە بەڕاستی بابەتی نوێنەرایەتی بابەتی جەوهەریە خەڵکی گرنگە بەشدار بێ خەڵک بەڕاستی نابێ بێ ئومێد بێ نابێت لە هەنگاوی بەردەوام کۆڵ بدات چکە بەڕاستی پرۆسی سیاسی پرۆسیەکی کاتی چارەسەرکراو نییە پرۆسەیەکی سیاسی بەردەوامە بۆ یەسێ دەکەیم ئەتوانم من یەک خاڵی زۆر جەوهەری باسکەین خەڵکی کوردستان شۆڕشی کرد دەسەڵاتی حیزبی بەعسی لەناو برد بەس هێشتا پرۆسەکە کۆتایی نەهاتووە بەڵێ ئێستا ئەمڕۆ کورد دەسەڵاتی هەیە بەڵێ ئەمڕۆ کورد لە بەغا نوێنەرایەتێکیە بەس هێشتا پرۆسەکە کۆتایی نەهاتووە خەڵک ئەبێ ئێستا لە نیوەی پرۆسەکەی خۆی ببینێتەوە ئەوەیە کە ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن ئەبێ ڕێکیان کاتەوە ئەبێ نوێنەرێکی باش بکات بە نوێنەری خۆی بۆیە هەتاوەکو خەڵکی کوردستان نوێنەرەکانی نوێنەرە ڕاستەقینەکانی خۆیان نەکەنێ نوێنەری خۆیان هێشتا پرۆسەکە بەڕاستی کۆتایی نەهاتووە مامۆستا کامەران ینی باسی گۆڕینی سیستمت کرد و لە زۆر ئەوەش زەق کردەوە کە خاڵە جەوهەرێکە گۆڕینی نوێنەرەکانە ئێمە باس لە پەرلەمانی عێراقەکەین ینی تاکێکی کورد کاتێکە چێت سەد سندوقی هەڵبژاردن و لە بەرامبەردا هێزی دەسەڵات هەموو جۆرێک تەنانەت من پێش بەرنامەکە و کاتژمێرێک پێش بەرنامەکە لەگەڵ ئوستازێکی جامیعەیە قسەم کرد وتی باوەڕەکەی مامۆستا سالار بۆ چەند ڕۆژی ئایندە ویستم بێتە ناو بەرنامەکەمەوە وتی نایە بەڵام من یەک دوو زانیاری دێمێ ینی دەسەڵات دەڵێ کارێکەکە کاسبکاریش کە دوکانێکی بچکۆلەیە ئەو تێ زەختی لێکاڵێ گەر فۆرمێکم بۆ پڕ نەکەیتەوە فلانم بۆ نەکەیت لەوەیە ئەو شوێنە و کەوێتە ژێر مەترسی ئەو شوێنێ ئیتر لە فەرمانبەرێکە لە ناو زانکۆیەکە چوزانم لە زۆرێک لەوانە ئەم قسەی بۆ من گێڕایەوە کەواتە دەسەڵاتیش ئەترسێ لەوەی کە نوێنەرەکانی بکەونە ژێر مەترسیەوە ئەم ترسەی لە چییە و تاکیش چۆن پێویستە مامەڵ لەگەڵم گۆڕانکاریە بکە خۆی هەمیشە دەسەڵات لە یەک بابەتە ترسێ لە هۆشیاری خەڵکە ترسێ لە تەوعیەی خەڵک ئەترسێ لەوە ئەترسێ خەڵک هوشیار بێ بەوەی کە ئەمانەیە گۆڕانکاری کاتی هۆشیاری نهاتوو کاتی وشیاری بەردەوام کاتی وشیاریە ئەمڕۆ دوێنێ و داهاتوش و هەموو کاتێ خەڵک ئەبێ ئەم وشەیە بەکاربێنین ئەبێ گۆڕانکاری بکەین خۆی خەڵک سیرکە مامۆستا سالار دەسەڵات ئەوێ بمێنێتەوە ئەی لێرە شتێکی تر هەیە خەڵک ئەوێ چی بکە ئایا خەڵک دائەنیشێ یا ئەوێ لای بەرێت ئاخر ئەم دوانە پێکە و گرێدراون دەسەڵات ئەوێ بمێنێتەوە دەسەڵات ئەوێ هەر خۆی نوێنەری خەڵک بێ خەڵکیش لە ماڵەوە تمۆحی هەیە باش تمۆحی هەیە باشە بەڵام هەوڵی نییە ئەمەی جانابەت ئەلێرێ باسەکە ئەمەیە خەڵک تمۆحی هەیە نوێنەری باش بێ وڵاتی خۆش بێ مافی پێ بدرێ بەس هەوڵی نییە بۆ هەوڵی نییە ئەم تمۆحە نەبووەتە خەم نەبووەتە بەشێک لە ژیانی بێژگە لە تمۆح مامۆستا کەمەران خەونیشمان هەیە نیشتیمانێکی جوانمانە بێ عەدالەت تەطبیقکرێ لە ئەرزی واقعە سەرەت و سامانی میلەت نەدزرێ زۆرێک لە خەونی هەمومانە ئەمە بەڵام ئەم خەونە بۆ نایەتە دی خۆی ئێمە دوو جۆر با بڵێن خەون هەیە با بڵێن دوو جۆر خەم هەیە دوو جۆر بەرپرسیارەتی هەیە ها ئەڵێ مرۆڤ بەرپرسیارەتێکی تاکی هەیە و بەرپرسیارەتێکی جەماعی هەیە یعنی ئێمە بەرپرسیارین بەرامبەر بە خۆمان و بەرپرسیارین بەرامبەر بە کۆمەلگاکەشمان باشە هەموو تاکێکم بەرپرسیارەتی تایە هەموو تاکێک ئەگەر باوک بێ بەرپرسیارە بەرامبەر مناڵەکانی کەواتە دەست چیەکە ئەم باوکە کۆڵ نادا و بەردەوامە لە دابینکردنی پێداویستەکانی ماڵ مناڵەکەی ئەمە پێڵەن چی بەرپرسیارەتی یعنی پێی ئەتیادێ هەموو هەوڵێکەدا بەڵام ئەلێرەیە دەسەڵات
حەزی لەمەیە حەزی لەم بەرپرسیارەتە تاکێیە بەس حەزی لە بەرپرسیارەتە جەماعەکە نییە حەزی لەوە نیە کاتێکە باوکێک هەوڵەدا بۆ چاکسازی و باشکردنی بژێوی ژیانی خێزانەکە حەز ناکە هەوڵ بدا بۆ چاکسازی و بژێوی ژیانی کۆمەلگاکەی بۆ چۆنسا کامەرانبوورە پێتە ڕۆمابزام ئەوەشیان قەتع کردوەوەتە بژێوی تاکیش کاسبیشیان لێشتوە ئەوە دەستیان بۆەوەش بردووە وانە کاتێککە مرۆڤ سیلیکە ها سێک ئێستا بۆچی یەکێتی و پارتی دەسەڵات باوڵێن بۆ دژایەتی ئەم کارە خێرخوازیانە ئەبن کە لە کۆمەلگەی کوردیاکرێ یعنی بە تایبەتی کە کۆمەڵی دادگەری بە خزمەتکردنی خەڵک ناسراوە یعنی بەوە ناسراوە کاتێککە باسی کۆمەڵەکرێ خزمەتی خەڵکەکە بە هەر ڕێگایەک بێ کاتی باسی نوێنەرایەتی ڕاستەقینەیەکرێ باسی ڕازگۆیەکرێ نوێنەرەکانی کۆمەڵە کاتێ باسی خزمەتکردنەکرێ خەڵکی کۆمەڵی دادگەری کاتی باسی حتا باسی پارێزگاریکردن لە وڵاتەکرێ لە کوردستانەکرێ باسی کاتخۆی پێشمەرگەکانی کۆمەڵی دادگەریەکرێ ئەلێرەوە تۆ ئەچی بۆچی ئەچی بۆ بە بەرپرسیارەتی جەماعی باڵاتی بەرپرسیارەتی جەماعی کە مرۆڤ هەنگاوی بۆ بنێ بەرپرسیارەتی تاکیەکان ئاسانترە بێ یعنی ئێمە ئەبێت ئەو تەوعیەی سیاسیمان ئاوا ئەمەندە فراوان بێ مرۆڤ بەرپرسیارەتی جەماعیەکەی ئەمەندە بەهێز بێ بۆ ئەوەی بەرپرسیارەتی تاکیەکەی نەکرێتە خەتەرەوە چۆن یعنی ئەمڕۆ سەیرەکەین ئێمە بە ئەوەی جەنابەت باست کرد کە یەکێتی و پارتی دەست ئەبەن بۆ ئەوەی ئەم فۆرمە پڕ نەکەیتەوە معیشەتەکەت ئەبڕێ ئەوە بۆ وای لێت لەبەرەوەی مرۆڤ بەشداریە جەماعیەکەی نییە بەرپرسیارەتە جەماعیەکەی نییە چکە کاتێککە کاتێک ئەڵە مرۆڤ لە قۆناغێکە ناوەسێ مرۆڤ سروشتی ژیان وایە ماوەسە سالا سروشتی ژیان وایە لە بواری کۆمەڵایەتی بڵێ لە بواری سیاسی بڵێ لە بواری ئاینی بڵێ لە هەر بوارەکە ئەگەر نەتوانین بۆ پێشەوەی بەڕی ناوەسێ لە ناوەڕاستێکە بۆ داواگەڕێتەوە واتە کاتێک تاچێک نەتوانێت مافی خۆی بەدەست بێنێ نەتوانێت ئەدای مافی خۆی بکە ئەو کاتە مافیشی لێ ئەسەرێتەوە یعنی تۆ سیرکە یعنی من نەتوانم تاچێک نەتوانێت بەشداری پرۆسی سیاسی بکە دەسەڵات لێی ناترسێ و کاتێ لێی ناترسێ ئەمری بەسەراکە فەرزێکا بەسەریا یعنی سەیری تاچێک بکە بەنمونە تاچێکی کۆمەڵی دادگەری کە لە ناو کۆمەلگایە ئەم تاکە بانگەشە بۆ کۆمەڵی دادگەریەکە سەڵیش دەکەس ناکاتەوە بەس تاچێک کە مسلمانیشە تاچێکی کوردیە بانگەشە بۆ هیچ حیزبێک ناکە ئەو کاتە لە قۆناغێکەوەسەوە بۆیە لایەنی دەسەڵات تەماعی تێیەکە ئەگەر دەنگ بە دەسەڵات نەدەی ئەم پرۆژانت ئەم بەرژەوەندیانە کەوتنەمەتە سێەوە بۆیە بەڕاستی یەکێک لەو خەتەریاتانەی کە کەوتۆ دەستە تاچی کوردی بەڕاستی ئەو بابەتەیە کە ئێمە نەمانتوانیوە حەق و ئەدای کۆمەلگا بدەین بۆیە بەڕاستی گرنگە کە تاچی ئێمە تاچی کۆمەلگەی کوردی بەڕاستی بەرپرسیارەتی جەماعەکەی برەو پێبدا بۆ ئەوەی بەرپرسیارەتی تاچەکەشی نەفەوتەیە بۆ بتوانێت لە کۆتاییە خەڵکیەک بکاتە نوێنەری خۆی کە مرتاع بێ خۆی مامۆستا سالا یەکشت زۆر گرنگە لە ناو پرۆسی سیاسیە لە ناو پرۆسی ئاینیە ینی سیرکە حتا خۆی گەورە فەرمێ ئەوەی لە تواناتانە هەبیکەن ناکرێ مرۆڤ هیچی لە توانایانە بێ یعنی ئێمە بەرپرسیارین بەرامبەر ئەوەی کە ئەیکەین بەرپرسیارین بەرامبەر ئەوەی کە دێتە دی ئێمە بەرپرسیارین بەرامبەر هەوڵدان یاتی هەموو مرۆڤێک هەموو مرۆڤ سەیریکە یعنی باز لە گۆڕانکاری پێغەمبەر سازە فەرمێ ئەگەر منکەرێکتان بینی بەدەست بیگۆڕن ئەگەر ناتانتوانی بە قسە بیگۆڕن ئەمڕۆ ئەمە هاتۆتە سەر قسە باشە تۆ بەدەست قەڵەمێکە لێدە بە قسە بیگۆڕە ئەگەر ئەمەش نەکرد ئەوە سەفل ئیمانە یعنی ناکرێ مرۆڤ بەرامبەر گەورەترین منکەری کۆمەڵگەی کوردی دەسەڵاتی یەکێتی پارتیە باشە هەمومان داواکەین ئەمە لاچێ ئێمە خەونیەکە ئەچۆن لە ماڵە بۆی دانیشین بۆیە بەڕاستی مرۆڤ لە ڕووی ئاینیەوە بەرپرسیارە ئەدای حەقی سەرشانی خۆی ئەکا بەوەی کە لەناو کۆمەلگەیە وەکو مسلمان فەرمودەیە جێبەجێەکەین وەکو مسلمان ئێتە ئەکرێ کۆمەڵبی ئەکرێ حیزبێکی ئیسلامی تربی ئەکرێ هەر مسلمانێکبی لە ئەنگلیز حیزبێکی ئیسلامی نەبی بەڵام ئەم فەرمودانە ئەو ئاەتانەی خوای گەورە کە باز لە گۆڕینی توغیانەکە باز لە گۆڕینی منکەرەکە بەڕاستی ئەرکی سەرشانی تاکێکی مسلمانە کە هەوڵ بدا ئەگەرچی هەوڵەکەشی چی بێ ئەگەرچی هەوڵەکەشی بچوو ماسەکەمانە بینەرێکی من و تو ئێستا بڵێ باشەوە من بڕیارمدا لە ئەنجامی ئەم گفتوگۆی من و توێ بەم نیو کاتژمێرە بڕیامدا دەنگمدا بە کۆمەڵی دادگەری ئێوە چییە گۆڕن ینی قودرەتی گۆڕانکاری هەیە ئەم دەسەڵاتە ملەدا بۆ ئێوە
مامۆستا سالار گۆڕانکاری پێوەستە بە هێزەوە بە هێزی چی؟ هێزی دەنگ وای خەڵکی کەی دەنگی یا بە ئێمە نتوانین گۆڕانکاری بکەین خەڵکی کەی ئێمەی هەڵبژارد و نەمانتوانین گۆڕانکاری بکەین کاتێک کە ئێمە یەک نوێنەرمان هەیە لە بەغا وەرە ئەو نوێنەری ئێمە مەقابلی نوێنەرەکانی کە بکە هەڵسەنگاندنی بۆ بکە هەر خۆشیان لە تیڤەکانەوە باسییان کرد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکە ئێمە پەرلەمانتارمان هەیە 4 ساڵە لە پەرلەمانی ئێستاش ڕۆڵی هەیە یعنی بۆیە بەڕاستی هەڵسەنگاندنی حیزب لەسەر ژمارە کورسیەکان نەکرێ لەسەر ئەو دەسەڵاتێک کە خەڵک پێ ئەدا کاتێکە 7 کورسیم پێ ئەدەی لە پەرلەمانی کوردستانە بەقەدەر ئەوە زیاتر ئیشم کردو یان نا کاتێکە 3 نوێنەرم پێ ئەدەی لە ئەنجومەنی نوێنەرەی عێراقا لەوە زیاتر ئیشم کردو یان نا نوێنەرێکم پێ ئەدەی بەقەد چەند نوێنەر ئیشم کردووە واتە محاسبە لەسەر ئەنجامە نەک محاسبە لەسەر هەنگاو بێ یعنی ئێمە ئێستا کۆمەڵی دادگەری لە هەنگاوایە خەڵک ئەکرێت تاقیکاتەوە یعنی خەڵک 33 ساڵە ئەلمانی تاقیکاتەوە ئێوە ئیسلامی تاقیکەنەوە مەترسن لەوەی کە ئیسلامی بچێتە سەر حکم لە سووریا ئەو کەسەی ئێستا لە سووریا حکومەکە ڕۆژانێ بوو ملیاران دۆلاران ئەدا کە بیگرن ئێستا مامەڵی لەگەڵاکەن ئەمڕۆ ڕۆژی ئیسلامیەکانە باشە بۆ لێتانە ترسن ماسە کامەران ئێوە نوێنەرتان هەبووە لە پەرلەمان وەزیرتان هەبووە لە چەند کابینەیەکی حکوومەت تەنانەت بە قسەی خۆیان یەکێک بوون لە چالاکترین وەزیرەکان پەرلەمانتارەکان زۆربەی کات چالاکترین پەرلەمانتار بوون بۆ ئەبێ خەڵکی بترسێ لەوەی ئیسلامی ببێ بە حکومڕانی ئەم دیدگایە بۆ وایە دەرچوو ئەم دیدگایە ئەلمانیا دروستی کردووە ئەم دیدگای ئەلمانێتێک دروستی کردووە پێی وایە ئەگەر ئیسلامی حکوم کە ئەمریکای داگیرمانەکە ئەی ئەمریکا ئەمڕۆ بۆ لە سووریا مامەڵەکە ئەمریکا ئەمڕۆ بۆ لە ئەفغانستان مامەڵەکە مامەڵەی سیاسی لەسەر دیعا ناکرێ ئەوەی کە ئەمڕۆ یەکێتی و پارتی لە شاق ئیدعا نەکرد ئەمڕۆ هەر هەمان ئیدعاکەن واتە ئەگەر بێت و خەڵکی سیاسی سلوکی سیاسی نەگۆڕێ ناتوانێت خزمەتی خەڵکی بکە ناتوانێت نوێنەری باش بێ خەڵک بەڕاستی خەڵکی عامی کوردستان مسلمانی خۆشەوێ مسلمانی ئەوێ بەس بەڕاستی گلەی یەکەمان ئەوەیە نوێنەریش ئەلمانی کا بە نوێنەری خۆی خەڵکێکە کا بە نوێنەری خۆی مسلمانانی جیهان میلەتی کورد بە میلەتێکی ئەلمانی وێنا بکرێ ئەمە گلەی یەکەیە بەڕاستی کە ئێمە ئەمانوێ ئەوەی کە ئەچێتە بەغا نوێنەری ئیسلامی بێ ینی خەڵکێ بە دیفاع لە مەبادی ئیسلامی بکە بەڕاستی خەڵکێک نەبێ لێرە قسەیە بکە و لەوێ کاتێکە کە باز لەوە ئەکرێ کە ڕموزێکی دینی بابەتێکی دینی بێتە ئاراوە پاشە کشێ بکە بڵێ من لەگەڵ ئەوە نیم بۆ لەبەر ئەوەی ئەلمانەتی ئەوروپی لە خۆی ڕازیکە مامۆستا سالار هەر حیزبێک هەر موئەسسەسەیەک هەر کەسێک خاوەنی بڕیاری خۆی نەبوو بە ئەوروپیەکان و بە ئەمریکیەکان خۆی سندەوە پێی وابوو ئەوان پارێزگاری لەکەن و ناتوانێت خزمەتی وڵاتەکەی بکە ناتوانێت ینی بۆمان دەرکەوتۆ بەڕاستی هەر کاتێک یعنی واتە وەکو ماقلەیەکی لێە وەکو ماقلەیەکی مناڵانی لێ ئەو دەسەڵاتەی کە بە تەمای سیاسەتی دەرەکی بە دیفاعی لێ بکە زۆر بەداخەوە هەندێک هێزی ئۆپۆزیسیۆنیش هێشتا نەبوون بە هیچ شانەزی بەوەکەن قونسڵی و فلان وڵات و فلان وڵات و ئەمانە دیفاع و پارێزگای لێکەن کاکە ئەگەر میلەتەکەی خۆت لەگەڵ تابێ هەر ئەوە بەسە هەر حیزبێک هەر هێزێک میلەتەکەی خۆی لەگەڵا بوو ئەتوانێت خزمەت بکە بەس میلەتەکەی خۆی لەگەڵا نەبوو ناتوانێت خزمەت بکە چکە وڵاتانی دەرەکی ئەو هێزانی کە پشتیان پێ ئەبەسن بە عەمیل و کوێلەیان وێناکەن بۆیە وایان لێکن ناتوانن خزمەتی میلەتەکەی خۆیان بکەن هەتاوەکو لە کوردستانە نوێنەری خەڵکی لە کوردستانە وابەستەی ئەلمانێتی جیهانی بێ ناتوانن بەڕاستی نوێنەرایەتێکی باش بکەن ناتوانن خزمەتی خەڵکی بکەن وەزعی خەڵکی بەو شێوازە بێ بۆیە بەڕاستی خەڵکی کاتی ئەوە هاتێک و کۆمەڵی دادەگەری تاقی کاتەوە یعنی ئێمە نوێنەرێکمان هەبوو ئێمە 2 نوێنەرمان هەبوو ئێمە 3 نوێنەرمان هەوە چەنە بەڕاستی هەوڵمان داوە یعنی ئەمەندە سەری ئێماڵی هەڵبژاردن ڕۆڵی و کاریگەری نییە یەک نوێنەرمان هەبووە سیستەمی با بڵێن دەسەڵاتی پارتی هاتوۆتە هەزدەکاکە یعنی بە هەموو پیاوەرێکی قانونیش کاندووە چێ حکمی دەستگیرکردنی ئەدا نەک هەر بۆ ئەو بۆ چەندی پەرلەمانتارمان کە ئێستا ناوێن لێ نەهێنین زۆربەی ئەو پەرلەمانتارانمان وەرە لە عێراق بوون
هەمویان لە هەرێمی کوردستانەوە هەڕەشان لێکراوە باشە پەرلەمانتارمان شەهید بۆ لە بەقا یعنی کۆمەڵی دادگەری ئەتوانێت نوێنەرێکی باش بێت لە بەقا بەڵام بەو ئاستەی کە خەڵک تاقیکاتەوە بۆچی و دژایەتیەتان نەکرێ ماسە کامەران ینی دژی میلەتی کورد بوون بژی حکوومەتی هەرێم بوون یاخود نەخێت دژی ستەم و گەندەڵی وەستا بوونەوە خۆی ئێمە مەبادی ئیدینیمان هەیە مەبادی ئیدینی پێمانڵە دژی ستەم بن دژی زوڵم بن ئێمە لە ڕۆ دینیەکەەوە سیرەکەین دژی توغیان بن ئێمە هەر کەس ئێستامکار بێ دژینی عەرەب بێت تورک بێ فارس بێ هەر شتێ بێ یعنی بۆیە بەڕاستی مەبادی ئیدینی ئەمەمان فێرەکە کە ئێمە دژی زوڵم و ستەمین ئیتر لە هەر شوێنەکەوە بێ بۆیە کۆمەڵی دادگەری کاتی ئەو هەموو دژایەتی زۆری ئەکرێ ئەو هەموو حملەی علامی لەسەرەکرێ بەڕاستی کۆمەڵی دادگەری خاوەنی بیر و باوەڕی ئیسلامی ڕەسەنی کوردهاتی خۆیەتی یعنی کۆمەڵی دادگەری تەحەداکە بەوەی کە هیچ هێزێکی دەرەکی کاریگەری هەبێت لە ئاڕاستی سیاسی کۆمەڵی دادگەریە یعنی وەرە هێزانە دیکە هەو هێزانە هەر بە ئاشکرا دەستی وڵاتانی دەرەکی هێنە بۆی ئەمان ناتوان خزمەت بکەن باشتان داوە لەو بارەوە باشمان زۆر داوە ئەستن ئەوەی کە ئێستا ئەمڕۆ کۆمەڵی دادگەری ئەوەی ئێستا کۆمەڵی دادگەری تیاتی باجە ئەوەی کە پێشتر لە پەرلەمانی کوردستانە کە ئێمە بە قەنەعەتی خۆمان سێ کورسی حەقی کۆمەڵی دادگەری بوو بۆیە بەڕاستی ئێمە باجی زۆر گەورەماندا ئەستن ئێمە لە سەرەتای دروستبوونی کۆمەڵ شو باشمان داوە کە بەداخەوە بە هەڵە تێگەشتێکی ناوخۆیی وڵاتانی دەرهی پیان وابوو کۆمەڵی دادگەری تروریستە کە دوای خۆیان ئەو ڕاستیان بۆ دەکە کۆمەڵی دادگەری هێزێکی کوردی ڕەسەنە کە ئەتوانێت نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی کوردستانکە بەڵام بەڕاستی ئێمە ئایا دەنگمان ناکاتە خەڵکی ئایا کەمکە تەرخەمەکە لە خۆمانە ئایا بەڕاستی خەڵک هێشتا هێمەی نەناسیوە ئایا خەڵک هێشتا لە خەمی بەرژەوەندەکانی خۆیەتی تەمەن هەمووینا هەندێک لە خەڵکی کە بەڕاستی ئەمە کارەساتە کە مرۆڤ بێدەنگ بێت زۆر سەیرە مرۆڤ چۆن ئەتوانێت بێدەنگ بێ بەڕاستی مرۆڤ لە شتێکی خۆی شەخسی کاتی بێدەنگ نابێت ئەستان هەندێجا خۆش ێدا بەکوش لەسەری بەڵام لە حەقێکی شەخسی بیر و باوەڕی نەتەوەیی خەڵکی ئەمانە بەڕاستی یعنی ئێستا مافێکمان هەیە پێڵن دەنگ ئەکرێ من بڵم نامەوێ ئەکرێ بڵە ئەو بەردەسیاری تێم ناوێ بۆیە بەڕاستی لایەنی دەسەڵات لایەنی یەکێتی و پارتی بە هەموو شێوەیە هەوڵەدەن خەڵکی بێئومێدکەن لە چی لەدەنگ کاتێک کە خەڵکی کەم ئەچێ بۆ دەنگ دەنگی ئەوان زیادەکە کاتێک کە خەڵکی زۆر دێ بۆ دەنگ دەنگی ئەوان کەمەکە یعنی چ قۆناغێ یەکێتی و پارتی زۆریان بۆ هاتبوو لەلایەن با بڵێن لەلایەن دەنگدەرانی کوردستانەوە ئەو کاتێک کە کۆمەڵی دادگەری لەناو سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە بوو یعنی چیمان خۆڵکان بۆ ئەو دەسەڵاتە باشە دەنگەکەمان یەک تۆزەوە زیاتر بێتوانین چی بکەین حەو پەرلەمانتار بۆیە بەڕاستی کۆماڵ بۆیە کە خاوەنی مەبدەئی خۆیەتی خاوەنی بیرروباڵی خۆیەتی خاوەنی پرەنسیپی خۆیەتی و هەموو ئەو هەنگاوانەی کە ئێمە لە بیرروباوەڕی ئیسلامیەوە لە قورئان و سونەتەوە هەڵی هێنجاوە بۆیە بەڕاستی حتمەن هەروایە هەتا قیامەت خێر و شەر دژی یەکن ماسە کامەران ئێمە بینیمان ینی بە درێژایی لە 2005 کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرێ ینی ئەو هێزانی کە لێرە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراقی زۆرینەی کورسیەکانیان بەدەستە بەڵام موچە ئەبڕدرێ بوجە ئەبڕدرێ مافی موچەخۆر نادرێ خزمە گوزاری وەک پێویست نییە نوێنەرێکی ئەم دەسەڵاتەمان نەدی لە بەغاوە شەڕ بکە بۆ دۆزی کورد بە شێوە ئامەکەی هەر بێدەنگیمان لێبینیتن باشە بۆچی ئەم هێزانە خەڵکی سزایان نادا بۆچی دەنگەکانیان کەم ناکە یان ئەمانە بە پلان خۆیان ئەم دەنگانە هێڵنەوە یاخود نەخێر خەڵک هەر ئەمەی پێخۆشترە هەر ئەمانە نوێنەریان بێت مامۆستا سالار مامۆستا عەلی باپیر هەموو جارە قسەیەکی جوانەکە ئەڵێ لەو شوێنانی کە دەسەڵاتتان هەیە بەقەر ئێمە لەو شوێنانەی دەسەڵاتتان هەیە زۆرینن با ئەم هەڵبژاردنە تاقیکەینەوە یەکێتی و پارتی لە سنووری دەسەڵاتیانە نەبێ ئەم هەڵبژاردن واتە دەسەڵاتی سەربازی و ئەمنیان نەبێ با تاقیکەینە بزانین کێ دەنگی زۆرە هێنێ وەرن تاقیکەنەوە بۆیە بەڕاستی هەمیشە هەروە بووە یعنی کاتی خۆی لە سەردەمی حیزبی بەعسا هەڵبژاردنەکرا
یەک دوجا نازە من ئەو کاتە تەمەنمان کەمەوە نام لە سەدا 90 چی ئەوانەیە هێنا ینی حسنی مبارەک لە سەدا 90 چنی هێنا ینی هەمیشە دەسەڵات خەڵک ئەتۆقێنێ لە چی خەڵکە تۆقێنێ بە ڕزق خەڵکە تۆقێنێ بە لایەنی ئەمنی خەڵکە تۆقێنێ بە هەڕەشە و گرۆشە خەڵکە تۆقێنێ بە مەسلەی دادگا و یاسا بۆیە هەمیشە دەسەڵات هەروایە یعنی بابەتەکە ئەوە نێ نوێنەلایەتەکەیان باشە یا خراپە ئەوان هەمیشە نوێنەلایەتەکان بۆ حیزبەکەیە نوێنەلایەتەکان بۆ مانەوەی دەسەڵاتەکەیە نەک بۆ مانەوەی خەڵکی مانەوەی خەڵکی کوردستان یعنی سەیریکە کار لەسەر مانەوەکە نەک کار لەسەر خزمە گوزاری سەیری وێنەیە کە وێنەیە ئەڵێ ئەگەر ئێمە نەمێنین خەڵکی کوردستان عەرەب حکومێک ئازای یعنی چی ئەم قسەیە ئەم قسە زۆر خەتەرە یعنی ئەگەر ئێمە نەبین لە دەسەڵاتە ئەو هێزانەشی هەمانە ئاوا جادەکە تەختەکەین و فەرمو وەرن حکوم کە مادەم ئێمە نین ئەمە ئەوەی کە ئەو نوێنەری ئەوە ئەم وێنەیە دروستە بێ کە ئەم وێنەیە دروستە بێ بەڕاستی و ناتوانێت نوێنەرێکی باشی خەڵکی بێ چی ئەتوانێت نوێنەری باشی خەڵک بێ ئەو کەسەی کە خاوەن بیر و باوەڕێکە هەڵقوڵاوی خاوەنی بیر و باوەڕێکە هەڵقوڵاوی کۆمەڵگەی کوردی بێ خەڵکێکە کە کاریگەری لەسەر دروست نەکراوە خاوەنی ڕەئی خۆی بێ یعنی حیزبێکە خاوەنی ڕەئی خۆی بێ یعنی سەیری کۆمەڵی دادێکە کاریگەر نیە بە هیچ مەدرسەیەکی ئیسلامی دەرەچی کاریگەر نیە بە هیچ مەدرسەیەکی هیچ وڵاتێکی دەرەچی ئەم جۆرە حیزب ئەتوانێت ڕۆڵی هەبێ بەڵێ کۆمەڵی دادگەری ئەکلێ لە قۆناغەکە بیوەسێنن ئەکلێ لە قۆناغەکە بوەسێ بەس کۆمەڵی دادگەری گەشتە حکومەتانە حکمی باشی خەڵک بکە خۆ ئەوە حسێب نییە کاتێکە یەکێتی پارتی لە حکومن گرنگوێت چۆن حکومەکەن جوان یعنی ئەکرێ لە قۆناغەکە یعنی زانی پرۆسی سیاسی پرۆزێکی بەردەوامە گۆڕانکاری پرۆسێکی بەردەوامە چی ئەتوانێت گۆڕانکاری بکە ئەوانەی کە بەردەوامن هەر کۆمەڵگەیەک بەردەوام بێ ئەتوانێت گۆڕانکاری بکە زۆر بە کورتی یەکێک لەو شتانەی ئەفولکار ماوەسە سالار کە گرنگە لە کۆمەڵگەی ئەوروپیا هەیە ئەویش ئەوەیە کە کۆمەڵگەی ئەوروپی بەردەوامن لەسەر گۆڕانکاری بۆیە هیچ کاتێک دەسەڵاتی دیکتاتۆر ناتوانێت حکومی بکات جوانە خەڵک ئەگەر بێت و لەسەر گۆڕانکاری بەردەوام بێ و کۆڵ نەدا هیچ دەسەڵاتە ناتوانێت دیکتاتۆر بێت ئێوە بەردەوام بن لە ئێمە بەردەوامین ئێمە پێمان وایە ئێستا لە نوێ لێگاکەشانین ئێمە بەردەوامین چکە ئێمە خاوەنی بیر و باوەڕێکی کە بیرروواری ئیسلامیە خوای گەورە وعدی پێداوین کە دین سەرەکەوێ ئێمە بەڵێ قەنەعەتمان وایە کە ڕۆژێک هەبێ ئیسلام سەرەکەوێ بەس ئێمە لە هەوڵی خۆمان ناوە چیتانەیە بۆ خەڵکی بۆ ئەو بەردەوامیەتان ئێمە داوا لە خەڵکیەکەین کە پشتگیریمان بکەن ئێمە هێزێکی ئیسلامین ئێمە نوێنەری ڕاستەقینی مسلمانەتی خەڵکی کوردستانین خەڵکی مسلمانە ئێمەش مسلمانین ئێمە تا نوێنەرێکی باشی ڕاستەقینی خەڵکی مسلمان بیت بێک بەڕاستی خەڵکێکی ئەلمانی کە ئەو ڕاستەقینێش بەڕاستی ئێمە لە ناو کۆمەڵی ینی ئێوە ناتوانن نوێنەری خەڵکی ئەلمانیش بن ئێمە نوێنەری خەڵکێکی ئێمە پێمان وایە خەڵکی زۆرینەی کوردستان خەڵکی مسلمان ئەوەی کە ئەمڕۆ لە دەسەڵاتە دەسەڵاتدارەکان ئەلمانین تۆ پێت وایە خەڵکێکی نوێشکەلی ناو مزگەوتەکان دەنگیا بە هێزێکی ئەلمانیە نەخێر خەڵکەکە مسلمانە ئێمە نوێنەلاتی و خەڵکە مسلمانی کوردستانەکەین پێمان وانێ و خەڵکە ئەلمانی بەس تێنەگەشتووە لەوەی کە ئەلمانیە چیە تێنەگەشتووە لەوەی کە ئەلمانە دژی دینە تێنەگەشتە لەوەی ئەلمانێت بە خەڵکی کوردستان نایە تێنەگەشتووە لەوەی کە ئەلمانێت بۆ دار و دەستەیەکی وابەستەی ئەلمانێتی جیهانیە تێنەگەشتووە لێ نەخێر ئێمە پێمان وایە خەڵکی کوردستان خەڵکێکی مسلمانە و نوێنەلاتی ئەو خەڵکە مسلمانەش زۆر سپاس ماسا کامەران فەتاح هەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لەم تەوەری هەڵبژاردن لەگەڵم بوویت زۆر سپاس بینەران و بیسەرانی عزیز تاوەکو ئێستا بینەرمان بوون و بیسەرمان بوون زۆر سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ دەست خۆش ماس